وڵی رەخنەی ئێمە وەکو هاوڵاتیان زیاتر لە بازرگانەکانە ئەچن لە سین لە تورکیا لەو شوێنانە ئەم جۆرە جانتایانە هێنن تەنها لەبەر قادان و ئیتفادەی خۆیانە. جینا هیچ پێویست ناکە منداڵێکە چێتە مەکتەب بۆ قوتابخانە ئەچێ جانتای مغاویری پۆبجی و فۆرنایت و هەندێک شتی ترتناک و ئەمانە ضرور نییە. هەرچەنە پەروەردە تۆ کەم تەرخەمت لەو بارەیەوانێ ئەبێ ڕێگە نەدا بۆ شتانەکە بێ هەردووک چۆن دەمانچۆشتی مورویان قەدەغەکێت بۆ مناڵکە خەتەرە نسبەکەی کەم بۆ ئەمانی لەبێ پەروەردە بڕیارێ دەرکا کە ئەم جانتاوشتانەی زیاتر مناڵ هانی شەڕانجێلیە نێتە بازارەوە. داوا لە بازرگانەکان کە لە ژووری بازرگانی سلێمانی ئەوانەی کە ئاچن ئەم پێداویستیانە هێنن هەندێک ڕێوشوێنیان بۆ دابین کە لەو تەمەنانەیە لە مەرحەلەی پێگەیشتندایە ئیتر خولیا هاواتەکانی هەرەبێ بە کوشتن و تەقە و شەڕ و ئەم شتانە بیری بەلای شتی باش و سادە و هێمن ئەو شانەیە ناچێت. پێ باش بم کردنە وڵاتمان باش نییە مناڵێکی دایکی وەختی وا هەرگیری خواردنی مناڵەکەی هەر ئێوە ئەنا هەیاریەکە بۆ نمونە لە پۆلەوە سەدەزش بۆ شەڕەکە بێ خەیاڵی لا یارەکە بە هیچ جانتا تا سادە بێ جوانتر بعضی جانتایەکوانەیە سادەیە تەڵی ئەسلیشە ئەوەی بۆ نمونە ڕەسمی تایە یان ئەلوانی تایە زۆربەیان تەقلیدیشە زۆربەی لە ساناڵم 70-60 هەمووی بۆرجی بە مناڵ و بە گەورە هیچ ئەو کچی بەعزە کچی لێ دەرکە بە تایبەتی پڕان و بۆرجی ئەنا زۆربەی پۆرجی جا با بڵین ئەمە چەندە زیان و زەرەری هەیە لە ڕاستی ئەسیکردنی وێنەیەک لەگەڵ وێنەیەکی جوڵاو لە ناو تیڤە جیاوازێکی ئەوتۆ بەدی ناکرێت لە ڕۆ زیانەکەیەوە بۆ نمونە ڕابطەی ئەمریکی بۆ طبی مناڵ ئاماژە ئەکا بەوەی کە مناڵ کاتێک قۆناغی بنەڕەتی تەواو دەکا نزیکەی 8,000 مەشهەدی قەتل دەبینێ 8,000 مەشهەدی قەتل لە دراما و لە فیلم کارتۆن و لە وەسایلی اجتماعی و سۆشیال میدیا دەیبینێ 8,000 دەبینێ و 100,000 مەشهەدی تونند و تیژیش دەبینێ. باشە یەکێ لە کەسایەتەکانی ناو پۆبجیگا یەکێ لە کەسایەتەکانی ناو فیلم کارتۆنەکان ئەم هاتووە ڕووپۆشی کردو بە جانتاکەی بە پەرتوکەکەی بە دەفتەرەکەی یا بە قەڵەم و پێنووسەکەی یاوکە بە بۆنەکەی یا هەر وەسیلەیەکت یا بە مەحفەزەکەی ئەوەی کردووە. هەموو لەحزەیەک ئەم مناڵە عاشقە بە یەکێک لە هەڵسوکەوتەکانی ئەم کەسایەتیە. ئەگەر تونند و تیژی بووە عاشقە بە تونند و تیژەکەی هەموو کاتە لەگەڵ هاوڕەکەی کە دەمیان لەگەڵ یەکتری گیر بێ هەوڵەدا لاسایی ئەو شێوازی تونند و تیژە بکاتەوە کە لە ناو فیلم کارتۆنەکە یا لە ناو پۆبجی یا لە ناو ئەوە بینیوێتی. ئەوەشمان بیر نەچێت کە بەکارهێنانی ئەو وێنانی بە ڕووپۆشی کەلوپەلی مناڵ کراوە هەروە ئاسان نەکراون ینی عەشوایی نەکراون ئەمە گەورەترین کۆمپانیای تیجاری لە پشتیەوەیەتی بۆ چونکە مناڵ ئەمڕۆ بۆتە باشترین وەسیلەی ساخکردنەوەی کاڵا بەسەرچۆکان. یەکێک لە هەرە زیانە گەورەکانی ئەوەیە کە بەداخەوە زۆرێک لە دەستگا پەیوەندیدارەکان درکیان پێ نەکردووە. هەموو فیلم کارتۆنەکان هەموو ئەوانەی کە لە پۆبجا من و تۆ دەیبینین هیچیان ئاماژەیەکی تیانێ بۆی پێنووسێک بەکاربێنێ یا جانتایەکی پێ بچێ بۆ قوتابخانە لەبەر ئەم مناڵە قوتابخانەی لەبەر چاوکەوێ بۆ چونکە ڕۆژانە بە دیاری ئەم درامانەوە دانیشێ تەشجیع و هەندانێکی تیانێ بۆ قوتابخانە لەبەرەوە پۆبجی و هاوڕەکانی پۆبجی وا لە مناڵەکانی ئەماکەن قوتابخانەیە لەبەر چاوخن. دوو یەکێکی تر لەوانە کە دایک و باوک و دەستگا پەروەردەیەکان گرنگە سیفەتێک فێری مناڵ بکەن ئاکارێک فێری مناڵ بکەن کە پێڵێن تەقدیر الذات ینی خودویستی خۆشەویستی خۆت بەڵام ئەمانە وا لە منداڵ دەکەن کە منداڵ بێز لە توانا و هزر و قیافەتی خۆی بکاتەوە بۆ کاتە کەسەیدی سپایدەرمان ئەکا فیلمەکەی سپایدەرمانی بینیوە یا ئەوانەی پۆبجی بینیوە ئەیەوێ تەقلیدی ئەوە بکاتەوە ئەوێ تەقلیدی بکاتەوە بەڵام ناتوانێت مادام نەتوانێت کەواتە ئەم مناڵە خۆی لەبەر چاوەکەوێ یعنی خۆی لا ئەبێزرێ من بۆچی نەتوانم تەقلیدی ئەوە بکەم بۆچی نەتوانم ممارەسەیە بکەم کە بینیم ئەو کردی.